ئاگادرمە بۆ ئەوەی نەکەوینە خوارەوە تێیان پەڕێنێ ئەبێ دەرباز بینیان بۆیە من چاوەڕێەوە کەم زیاتر بەدەمانەوە بێن یعنی کراوەی کیمیاباران عملیاتی دیاکەن تۆ ناتوانین بڕۆدا زیاد پارێزەری دوو لە دۆسیەکانی مناڵەون بۆکان لە دادگای هەڵبجەی شەید دادگای باریکەسی هەڵبجەی شەیدا ئەو گرفتەی کە ڕوبەڕوومانە بێتەوە پێشتر پشکنین کراوە بۆ ئەم کەسانە کە هاتوونەتەوە بەڵام ئێستەیەکێک لە لایەنەکانی داواکان هاتۆ ڕەخ نەئەگرێت کە ئەو پشکنینیە بەدڵنیە و پێی هەڵەیە کە داوای هەڵۆشانەوەی ئەو پشکنینە و ئەو ئیسپات نەسەبە ئەکات کە بۆی دیاری کراوە پێشتر ئەوەی کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە لە لایەنەکان جیازی بیر و بۆچوونی سیاسی کەسەکانە کە هەنێک نازانین لە چۆ تاقیکردنەوەی پزیشکی بکرێت لە ئێستاە لە کەسی ئازاما کە حالین ئێستا بەدەستایە و دادگا ئیشی لەسەرکات ئێمە کێشەی ئەومان هەیە کە ئەو جۆرە پشکنینی کە ئێمە ئەمانەوێت لەبەرەوەی کە ئازەم و چرۆ دوولایانی داواکە دایکیان جیاوازە و تەنها باوکیان هەیە تاقیگەکانی هەرێمی کوردستان توانای ئەو جۆرە پشکنینەیان نییە و دوو تاقیکردنەوەش کراوە لە دەروی وڵات بەڵام ئەو کەسەی کە من و بریکردەی میواتە ئازەم کە داوای لەسەر کراوە بەو دوو پشکنین ئەنجامی ئەو دوو پشکنینە ڕازی نیە چونکە لەلایەن هەرێمی کوردستانەوە نەنێراون تەنها لەلایەن خێرخوازەکانەوە نێراون ئەمانەوە بە شێوەیەکی حکومی بێ و لەلایەن حکوومەتەوە بێ ئەو ئیشەی پێی هەڵاسن لەبەرەوەی لە ئێستا داوامان کردو لە حکوومەتی عێراقی کتابێکمان نووسراکمان ئاراستی حکوومەتی عێراقی کردووە کە ئایا ئەو جۆرە پشکنینەی کە ئێمە ئەمانەوێت لەبێ ئەکرێت یاننا پێویستە لایەنەکانی داوا بڕۆن ئەوێ یاننا ئەو گرفتەی کە لە بەردەم ئێمەیە دروست بۆ لە بەردەم دادگا دروست بۆ ئەم دوولایەنە کە سوکارەکانیان زۆرینەی نەماون ئەوانەشی کە ماون نەخۆشن ناساغن توانای ڕێکردنی دووریان نییە ئایا لێر ئەتوانرێت سامپڵەکانیان بنێرێ بۆ بەغا و ئایا لایەنەکانی داوا بەوە ڕازین کە سامپڵەکانیان لێوەرگیرێ و بنێرێتە بەغا و ئایا یا پێویستە هەر لایەنەکانی داوا بڕۆن ئەمانە هەمووی گرفتە کۆکراوەکانی بەردەم دادگان کە لە ئێستا لەسەر پشکنینەکە وەستا و گرفتی بۆ دادگا دروست کردو کولێ و ماڵە دەرچووە ئێمە ئێستا 6 کەسمان لەبەر دەستایە بۆیە ناومێد مەبن بەڵام دیارە ئەو هەڵانە ئەبێ بکرێ بە بەرنامە بۆی لەو هەڵە دەرباز بین چوار مناڵم لە هەشتا گوم بووە گوم بوون نییە خۆ مناڵ نین گوم ببن ئەوە خلێجی کولەی توپ بوو دووەم ساڵی بوو لە بەغا ئەوە چواریم تەوسە بوو پێنجیم تەوسە بوو تەمەنی 6 ساڵ بوو ئەمەیان بە خەفەتی ئەمان و مرد تەمەنی 28 ساڵ بوو لە دوای ئەوان ئەویش مرد و جوابی قسەکانیشمان نانۆ چی عریزە ماوە بە مەسئولین و بە نازانم چی ئەڵێ دام بە نێچیردان بە بەرهەم ساڵعدان بە کورە بە گونەی 80 کیلۆی لامۆی عریزەم تەوزێ کردێ ئەڵێ هینە ئەڵێ ببی بە بۆ وەزیری ئاوەر و ئەنفال 4 جار ئاوای یەخەی وەزیرم گرتووە لەم وەڵا تێگەی بەڕێزم تۆ ناتوانانی لەکوێ دانیشتی لە هەولێر وتم ئەو کوژن بڕۆیت هەروە بە منەفسە خۆشایەتە وتم ئەو کوژن بڕۆیتە وەزارەتی سعودیە و پرسیارێکی ئەم خەڵکە بکەی وتینە وەڵا نام کوژن من چیا هستم که 4 سال پیش تو 16/3 اومدم حلبچه و گفتن که تو کرد هستی، حلبچه هستی و خانواده تو شهید شدن و یک خواهر داری که دقیقاً بعد از 1 سال گفت تو خواهر من نیستی و تکرار آزمایش دی ان ای انجام دادیم. آزمایش اول ما 99 و 96% بود ولی آزمایش های دوم سوم ما هر بار یک شماره بود، 80 بود، 70 بود، 50 بود. نمیدونم چرا این آزمایش اینجوری میشه ولی هنوز هیچ جواب قطعی به من ندادن. 4 ساله که حلبچه‌ای هستم ولی هیچ جواب به من نمیدن و الانم که 5-6 ماهی که توی حلبچه هستم منتظرم که ببینم چیکار میکنن.